ڕەهەندە ئابوووریەکانی سەرژمێری دانیشتوان لە عێراق گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەحمەد عەبد ڕەبە شارەزای ئابووری لە بەغداوە لەگەڵماندا. بەڕێز ئەحمەد سڵاوتان لێبێتووە، ئەم کاتتان باش. دەتوانین بڵین سەرژمێری گشتی پلانی ئابووریە؟ بالبداية تحية لكم وشكرا لهذه زۆر سپاس بۆ ئێوە. طبعا اليوم الإحصاء بەدڵنیاییەوە ئەمڕۆ سەرژمێری گشتی دانیشتوان بۆ مەبەستی گەشەپێدانە بە پلەی یەکەم. هەموو ناوەخن و پرسیارەکان کە لە فۆرمی سەرژمێری داهەن ئامانجیان تەنیا گەشەپێدانە، باس لە هێزی کار و بێکاری و ژمارەی دانیشتوان و بازاڕی کار و بڕی بەرهەمی هاوردەکرا و گەلێک شتی دیکە کە پەیوەستن بە ڕەهەندی ئابووریەوە، کەواتە ئەم سەرژمێریە ژمارەی ڕاستەقینەمان دەدات دەست لەبارەی پارێزگاکان، ژمارەکان بە دروستی هەموو ئەمانەی کە ئێستا هەن مەزندەیین واتە پێش بە خەملاندن کاریان لەسەر کراوە. ئەوەی لەم سەرژمێریە دەکەوێتەوە ژمارەیەکی ڕاستەقینەیە لەبارەی کۆمەڵگەی عێراقی و پشکی پارێزگاکان، پێویستی یەک بە یەکی پارێزگاکان، کەواتە دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕێگە دابخرێت لە بەرامبەر هەموو ئەوانەی دەیانەوێت شایستەیی لە هەندێک پارێزگا ببڕن، لەبەرەوەی سەرژمێری ژمارەی ڕاستەقینە دەردەخات. بەڵێ کەوا بێت سەرژمێری و وەرگرتنی داتای ورد دەبێتە بناغەیەکی زۆر بەهێز بۆ بەرچاوڕوونی سیاسەتدا ڕێژەرانی ئابووری وڵات. بەدڵنیاییەوە بەو شێوەیە دەبێت یارمەتی حکوومەت و لایەنە سیاسەکان دەدات لە ڕێگەی پلانی وەزارەتی پلاندانانی فیدراڵی. ئەوان ساڵانە استراتیژیان هەیە، ئەو پلانانە دادەنێن کە لەوانە بەرمونە یاسای بودجە، چونکە یاسای بودجە پشت بە خەملاندن دەبەستێت. ئەگەر پارێزگایەک پشکی بۆ دابدرێت بە خەملاندن و مەزندا شایستەی بۆ دیاری دەکرێت. کاتێک تۆ ژمارەیەکی ڕاستەقینەت بەدەستەوێت کار بۆ ژمارەیە دەکەیت، کەواتە ئەو ناکۆکەی لەسەر پشکی پارێزگاکانی شەیە کۆتایی پێدێت. هەر پارێزگایەک بە گوێرەی شایستەی خۆی بودجەی بۆ تەرخان دەکرێت بە پێی ژمارەی دانیشتوانی خۆی و بە پێی پێویستی پارێزگاکە لە هەلی کار، لە پێویستی خزمەتگوزاری، تەنانەت لەوەی کە پەیوەستشە بە یەک تاکە پارێزگایەکەوە ڕەنگە یارمەتی دەربێت لەوەی کە سەرژمێری ئەومان پێ بڵێت چ ناوچەیەک زۆرترین خزمەتگوزاری پێویستە، چ ناوچەیەک با بڵێن یەکەی نیشتە جێبوونی دەوێت، چ ناوچەیەک هەلی کاری زیاتری پێویستە لە ناوچەیەکی دیکە. کەواتە ئەم ژمارە ڕاستەقینانە یارمەتی حکوومەت دەدەن لەوەی کە پلانی بەرهەز دابنێن و پلانی واقعی دابنێن. بەڵێ سەرژمێری گشتی کە ئێستا کرێت تا چەند بەرچاومان ڕوو نەکاتەوەی بڕیار بدەین چ جۆرە پیشەسازیەک لە عێراقا دابەمەزرێنین، یان چ کاڵاو کەلوپەلێک پێویستە هاوردەی بکەین، چی پێویست نییە هاوردەی بکەین، و یاخود لە کشتتوکاڵە پلانمان چی بێت بۆ پێی کە عێراق ئێستا تاکە سەرچاوی داهاتی پشتبەستنە بەنەوت. بەڵام ئەگە پەرە بە کشتتوکاڵ بە کەرە بە کارگە و پیشەسازیەکان بدا، پێتان وانە ئەمە بۆ دۆخی ئابووری عێراق زۆر باشترە بێت؟ بەدڵنیاییەوە لە ڕووی ئابووری و لە ڕووی پیشەسازی و سەرجەم کردەکان ئەمە یارمەتی دەری باش دەبێت، چونکە ئێمە باسی 70 پرسیار دەکەین، زیاتر لە 70 پرسیار لە فۆرمی سەرژمێری داهەن. بەنمونە خۆراک، بەنمونە بابەتی نێوماڵ، بەشە خۆراکی هاوڵاتیان، ئەو بەشە خۆراکەی کە لە بەسڕە تاک و دهۆک دابەش دەکرێت، هەوڵێکی زۆر هەیە لە نێوان حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەو سەبەتەی خۆراکە بە گونجاوی دابەش بکرێت. کەواتە ئەمڕۆ دەرفەتێکە بۆ هاوڵاتی لە بەسڕا، لە بەغدا، لە هەولێر بۆ ئەوەی بڵێت کە پێویستم بە چییە، بۆی کە بڵێت من پێویستم بەم بابەتەیە، ئێمە پێویستمان بەم شتەیە بە دیاریکراوی. کەواتە کە دەڵێن دەرفەتە مەبەستمان لەم جۆرە حاڵەتانەیە. نابێت ڕای هاوڵاتی تەنیا لە هەڵبژاردن وەربگیرێت، بەڵکو سەرژمێری دەرفەتە بۆ ئەوەی لە هاوڵاتیان بپرسین ئایا چیتان دەوێت، ترستان لە چی هەیە، پێویستان بە چی هەیە، ئەو شتانەی کە دەبێت هەب
مەبنونین کامانن دەتانەوێت بۆ داهاتوو چ پلانێک هەبێت کەواتە سەرژمێری دەتوانین بڵین وەکو دواندنی هاوڵاتیان وایە قسەی هاوڵاتیانە دەکرێت بە ژمارە و پلانی لەسەر دادەڕێژرێت بابەتی هێزی کار تەنانەت بابەتگەلێکی دیکەی وەکو پرۆژەی حکومی هەماهەنگی بارودۆخی سیاسی بە شێوەیەکی گشتی هەمویان دەبنە ناوەندی گرنگی پێدانی هەردوو حکومەت. بەڵێ بەڕێز ئەحمەد ئەم سەرژمێریە تا چەند واکات ئاستی بژێوی یاخود با بڵێن چینەکانی کۆمەلگەی عێراقی دەربکەوێت کە کۆمەلگەی عێراقی دابش بۆ بەسەر چەند چیندا وەک چینی دەوڵەمەند و ناوەند و هەژار. سەرژمێری ڕۆشنایی دەخاتە سەر چینەکانی کۆمەلگا بە دیاریکراوی ئاستی بژێوی و ئابووری تاکەکان. ڕێگەش لەوە دەگرێت کە ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە ڕەت بکرێنەوە کە دەبینین ناوناناوێک لە ڕێکخراوێکی نافەرمی دەردەکرێن و باس لە ژمارەی زۆر بەرزی بێکاری و با بڵێن هەژاری دەکرێت. ئێمە ناڵێن کە لە عێراق و لە هەرێمی کوردستان هەژاری و بێکاری نییە بەڵام ئەوەی هەندێک ڕاستی ڕێکخراو باسی دەکەن زێدەڕەویە. ماوەیەک پێش ئێستا بینیم دەیگوت کە ڕێژەی هەژاری لە عراق 150 تێپەڕاندووە. ئەم ژمارانە بەڕاستی واقعینین دەبینین لەسەر شەقام تۆ هەژاری دەبینی بەڵام بارودۆخی باشش دەبینی. ئەوەی کە تۆ بڵێن نیوەی کۆمەلگەی عراق کۆمەلگەیەکی هەژارە بەڕاستی لۆژیکی تێدا نییە. لەسەر ئاستی خزمەتگوزاری پێشکەشکراو ئەم سەرژمێریە وەکو مەرجعیەتێک دەبێت بۆ داڕشتنی سیاسەت پێویستی عراقیەکانیش. ئەوەی بەنمونە داوا دەکرێت کە کورسی حەج بۆ هاوڵاتیان زیاد بکرێت. سعودی هەمیشە بە عێراق دەڵێت ئێوە هاوڵاتیتان زۆر نییە کەواتە لە شتێکی وەهاشدا بە هەمان شێوە سەرژمێری سوودی دەبێت. پشکی حەجی هاوڵاتیانی عێراق دوای سەرژمێری من دڵنیام زیاد دەبێت. پێویستی ئێمە لە ئۆپێک ئەمڕۆ عێراق کاتێک دەڵێت من پێویستیم بەم بڕەنەوتەیە دەڵێت کە ژمارەی هاوڵاتیانم ئەوەندەیە کەواتە ئەمانە هەمویان هاوکار دەبن لەوەی کە پشکی عێراقیش لەنەوەت بەرز بێتەوە. بەڵێ بەڕێز ئەحمەد عەبد ڕەبە شارەزای ئابووری لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سوپاس.